Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. منی ئادا خۆشحاڵم گەڕامەوەلاتان لە ڤیدیۆیەکی نوێدا. پێشەوەی دەست بەوانەی ئەمڕۆمان بکەین حەزەکەمەوەتان پێ بڵێم لەبەرەوەی زۆرێکتان لە کۆمنت پرسیاری ئەومان لێەکەن ئەڵێن چۆن دەست بە فێربوونی زمانی ئینگلیزی بکەین. ئەگەر ئاگادار بن لە ماوەی ڕابردووە هەر حەوت یاساکەی مامۆستای ئەمریکی بەناوبانگی جێی هۆگمان بڵاو کردوتەوە کە وەکو بناغەیەکۆیە بۆ دەست پێکردن بە فێربوونی زمانی ئینگلیزی. جا ئەگەر ئەتانەوێت بە شێوازێکی ڕاست دەست بە فێربوونی زمانی ئینگلیزی بکەن ئەوە بینەری حەوت یاساکە بن کە بڵاومان کردوتەوە بە زمانی کوردی لە چانێڵ ئەوکەوەی کە لای ڕاستی شاشەکە دەرەکەوێت یاخود لینکەکە لە دیسکریپشنی ڤیدیۆکەدانراوە هەر حەوت یاساکەی تایە بینەری ئەو حەوت یاسایە بن دوای ئەوە توانن سوود لەوانەکانی ئێمە زیاتر وەربگرن و هەمیش ئەگەر خۆتان بتانێت لە ڕێگەی چیرۆکشتی دیکەەوە خۆتان بتانێت فێر ببن ئەتوان سوود لە چیرۆکی کەش زیاتر وەربگرنیان لە ڕێگەکانی تری فێربوونی زمانی ئینگلیزی. جا ئەگەر بینەری نەبوون بڕۆن بینەری حەوت یاساکە بن بۆ ئەوەی سوودێکی زیاتر لەوانەکانی ئێمە شۆر بگرن. ئێستاش با دەست بەوانەی ئەمڕۆمان بکەین کەوانەی ئەمڕۆمان چیرۆکێکە هەم لەگەڵ ئەوەی کە چیرۆکە جوانە و ئەتوانین سوودی لێوەربگرین بۆ ژیانی ڕۆژانەمان کۆمەڵێک وشە و زاراوی تازە زۆریشی تایە کە ئەتوانین بە هەمان شێوە سوودیان لێوەربگرین. یەکەم جار وەک هەمیشە جارێکی خوێنینەوە اینجا دوای ئەوە ڕستە بڕستە و وشە بە وشە ئەیکینەوە بە کوردی. It doesn't matter what you have, who you have matters. This story is about two friends who were walking through the desert. During the journey, they had an argument, and one friend slapped the other one in the face. The one who got slapped was hurt, but without saying anything, wrote in the sand, "Today, my best friend slapped me in the face." They kept on walking until they found an oasis, where they decided to take a bath. The one who had been slapped got stuck in the mire and started drowning, but the friend saved him. After he recovered from the near drowning, he wrote on a stone, "Today, my best friend saved my life." The friend who had slapped and saved his best friend asked him, "After I hurt you, you wrote in the sand, and now you write on a stone. Why?" The other friend replied, "When someone hurts us, we should write it down in sand where winds of forgiveness can erase it away. But when someone does something good for us, we must engrave it in stone where no wind can ever erase it." ئێستا شەوەی کە گوێبیستی بووین ڕۆنی دەکەینەوە. ناونیشانی چیرۆکەکە بەم جۆرەیە. It doesn't matter what you have. گرنگ نییە کە چیت هەیە یاخود خاوەنی چیت. It doesn't matter واتە گرنگ نییە یاخود it does not matter واتە گرنگ نییە what you have کە چیت هەیە یاخود خاوەنی چیت. Who you have matters. کێت هەیە گرنگە یاخود ئەوە گرنگە کە کێت هەیە. بۆ نمونە ئەگەر تۆ هەرچی شتی ئەم دنیاە هەبێت و کەسانێک خۆشەویست لە دەوروبەرە نەبێت کە لەگەڵیان بەش بکەیت چێژی نابێت. مانای ئەمەش لەوەیە کەواتە it doesn't matter what you have. Who you have matters. دواتر ئەڵێت This story is about two friends who were walking through the desert. ئەم چیرۆکە This story is about two friends لەبارەی دوو هاوڕێوەیە. This story is about two friends ئەم چیرۆکە لەبارەی دوو هاوڕێوەیە who were walking through the desert کە بەناو بیابانە ڕێیان ئەکرد یاخود بەناو بیابانە ئەڕۆشتن. Who were walking کە ئەڕۆشتن through the desert بەناو بیابانە. کەواتە ئەڵێت This story is about two friends who were walking through the desert. ئەم چیرۆکە لەبارەی دوو هاوڕێوەیە کە بەناو بیابانە ڕێیان دەکرد. During the journey بە درێژایی گەشتەکە journey واتە گەشت. During the journey and during وشەی during واتە بە درێژایی during the journey بە درێژایی گەشتەکە they had an argument. چۆنڵی دەمەقاڵەیەک ڕوویا لە بینیانە. They had an argument. had ڕابردووی وشەی have یعنی لە ڕابردووە دەمەقاڵەیەکیان هەبوو. They had an argument. دەمەقاڵەیەکیان هەبوو. And one friend یەکێک لە هاوڕێکان slapped the other one زلەیەکی یا لە ئەوەی تر in the face لە دەموچاوی یاخود لە ڕوخساری. And one friend لێراڵێ and one friend یەکێک لە هاوڕێکان slapped the other one زلەیەکی لێ وشەی slap واتە زلەی لێ دەدات. slapped واتە زلەی لێدا. slapped the other one زلەیەکی دا لە ئەوەی تریان in the face لە دەموچاوی یعنی چۆنڵی زلەیەکی یاوە بە دەموچاوی.
کاتە دوایەوەی کە دەمەقاڵەیەک لە بینیان ڕیاوە یەکێک لە هاوڕێکان زلەیەکی یاوە لە هاوڕێکی تریان. The one who got slapped was hurt. The one who got slapped. ئەوەیان کە زلەکەی لێدرابوو was hurt. ئازاری پێگەشت. کاتە the one who got slapped ئەوەیان کە زلەکەی لێدرابوو was hurt. ئازاری پێگەشت. But without saying anything بەبێ ئەوەی هیچ شتێک بڵێت یاخود بەبێ وتنی هیچ شتێک without saying anything بەبێ وتنی هیچ شتێک wrote in the sand لەسەر لمەکە لەسەر لمی بیابانەکە نووسی. sand واتە لم. wrote ڕابردووی وشەی write in the sand. wrote in the sand واتە لەسەر لمەکە نووسی. Today my best friend slapped me in the face. ئەمڕۆ باشترین هاوڕێم my best friend باشترین هاوڕێی من slapped me زلەیەکی لێدام in the face لە ڕوخسارم یاخود دەتوانین بڵێن زلەیەکی یا لە ڕوخسارم. کاتاڵێ today my best friend slapped me in the face. ئەمڕۆ باشترین هاوڕێم زلەیەکی لێدام لە دەموچاوم. They kept on walking. بەردەوام بوون لە ڕێکردن یاخود لە ڕۆشتن. They kept ئەها باسی ڕابردووە کات. On walking لە ڕۆشتن until هەتاوەکو they found an oasis هەتاوەکو مێرگێک گەشتن بە مێرگێک یاخود مێرگێکیان دۆزیەوە. oasis واتە مێرگ ئەمەی کە شوێنێکی بۆ نمونە لە بیابانێکە ئاو لە شوێنێک ئاوەسێتەوە لە دەوروبەری ئاوەکە سەڵزاییەک دروستە بێت و ئەمانە ئەو شتە پێوترێ oasis واتە مێرگ. where they decided to take a bath. where they decided لەو شوێنە بڕیاریاندا where they decided کە بڕیاریاندا to take a bath کە چۆنڵێ حەمامێک بکەن. کەواتە they kept on walking until they found an oasis. بەردەوام بوون لە ڕۆشتن هەتاوەکو گەشتن بە مێرگێک یاخود مێرگێکیان دۆزیەوە. where they decided to take a bath کە بڕیاریان لەو شوێنە بڕیاریاندا کە حەمامێک بکەن. The one who had been slapped got stuck in the mire and started drowning. The one who had been slapped ئەوەیان کە زلەکەی لێدرابوو. The one who had been slapped ئەوەیان کە زلەکەی لێدرابوو got stuck in the mire لە ناو لیتەکەیە چۆنڵی گیری خوارد لە ناو لیتەکەیە. stuck واتە گیر خواردن. got stuck in the mire واتە لە ناو لیتەکەیە ئەو بۆنە هەر شوێنێک کە لمی لێ ئاوەکە ئەوەسێتەوە مایر ئەو پێوترێ مایر کە لیتەیەک دروست دەکات و شتیتیان ئەچەقێت. and started drowning واتە دەستی کرد بە نقم بوون. drowning واتە نقم بوون. کاتاڵێت the one who had been slapped got stuck in the mire and started drowning ئەوەیان کە زلەیەکی لێدرابوو گیری خوارد لە ناو لیتەکەیە و دەستی کرد بە نقم بوون. but the friend saved him بەڵام هاوڕێکەی پاراستی یاخود ڕزگاری کرد. but the friend saved him بەڵام هاوڕێکەی ڕزگاری کرد. after he recovered from the near drowning دوای ئەوەی کە چاک بووە لە نزیک نقم بوون یعنی چاک بووە مۆسیلۆیەکەی تر ڕزگاری کرد و تۆزێ ئارام بووە. recover بەمانای چاک بوونەوە شێت بۆ نمونە recover from an injury واتە چاک بوونەوە لە بۆنە دەستە بڕاوە یان شوێنێکە شکاوە. recovery واتە چاک بوونەوە بۆ ئەوش بەکارێت. بەڵام لێرەش چۆنڵێڵێ after he recovered from the near drowning دوای کە ڕزگاری کردو ترە هاتەوە سەرخۆی. near drowning یعنی ها کە خەریک بوو نقم بێت. he wrote on a stone لەسەر بەردێک نووسی. he wrote on a stone لەسەر بەردێک نووسی. stone واتە بەرد. today my best friend saved my life ئەمڕۆ باشترین هاوڕێم ژیانی ڕزگار کردم یاخود ژیانی پاراستم. today my best friend saved my life ئەمڕۆ باشترین هاوڕێم ژیانی پاراستم یاخود ژیانی ڕزگار کردم. the friend who had slapped and saved his best friend asked him. the friend who had slapped ئەو هاوڕێیان کە زلەی یابوو and saved his best friend و
باشترین هاوڕێشی پاراستە بوو واتە زلەیشی لێیا بوو لە هەمان کاتیشە پاراستە بووی asked him پرسیاری لێ کرد واتە پرسیاری لەوە کرد کە زلەی لێیا بوو کاتە the friend who had slapped and saved his best friend asked him ئەو هاوڕێی کە زلەی یا بوو و لە هەمان کاتە هاوڕێکەشی پاراستە بوو پرسیاری لێ کرد پرسیاری لە هاوڕێکەی کرد after I hurt you دوای ئەوەی کە ئازارم مایت مەوستی لەوەیە کە زلەکەی لێیاوە you wrote in the sand تۆ لەسەر لمەکە نووسیت you wrote in the sand لەسەر لمەکە نووسیت and now you write on a stone و ئێستا you write on a stone لەسەر بەردێک ئەنووسیت why بۆچی ئەڵێ after I hurt you دوای ئەوەی کە ئازارم مایت you wrote in the sand and now you write on a stone why لە دوای کە ئازارم مایت تۆ لەسەر لمەکە نووسیت بەڵام ئێستا لەسەر بەرد ئەنووسیت بۆچی the other friend replied هاوڕێکی تریش وەڵامی هەیەوە the other friend واتە هاوڕێکی دیکە هاوڕێکی تر replied وەڵامی هەیەوە when someone hurts us کاتێک کەسێک ئازارمان ئەدات we should write it down in sand پێویستە لەسەر یاخود ئەبێت لەسەر لم بینووسین where winds of forgiveness can erase it away لەبەرەوە لەسەر لم بینووسین where winds of forgiveness کە بای لێخۆشبوون wind واتە با winds of forgiveness واتە بای لێخۆشبوون can erase it away بای لێخۆشبوون بتوانێت بیسڕێتەوە واتە لەسەر لمەکە ئەینووسین where winds of forgiveness can erase it away کە بای لێخۆشبوونمان بتوانێت بیسڕێتەوە واتە شتێک نەبێت و بمێنێتەوە ئەمە ئەڵێ when someone hurts us واتە کاتێک کەسێک ئازارمان ئەدات we should write it down in sand پێویستە لەسەرمان لەسەر لم بینووسینەوە where winds of forgiveness can erase it away کە لەسەرم لمە بای لێخۆشبوون ئەتوانێت بیسڕێتەوە بەڵام when someone does something good for us کاتێک کەسێک شتێکی باش بۆ ئێمە ئەکات we must engrave it in stone پێویستە هەڵی بکۆڵین لەسەر بەرد we must engrave it یاخود ئەبێت هەڵی بکۆڵین لەسەر بەردە engrave واتە هەڵکۆڵین ئەها شتێک بۆنە بەردێک بە هەڵکۆڵین هەڵیە کۆڵیت ئەو پێوچێت engrave یعنی engrave یعنی هەڵی دەکۆڵێت کە ئەمەوە کایتر شتەکە هەر بمێنێتەوە we must engrave it in stone پێویستە لەسەر بەرد هەڵی بکۆڵین where no wind can ever erase it away کە لەسەرم بەردە no wind هیچ بایەک هەرگیز ناتوانێت بیسڕێتەوە where no wind can ever erase it هیچ بایەک هەرگیز ناتوانێت بیسڕێتەوە ئەمەش چیرۆکی ئەم ڕۆمان بوو کە لەگەڵەوەی کۆمەڵی گوشەی جوانی تیا بوو و کۆمەڵی گوشەی تازەی تیا بوو وانەیەکی جوانیشی تیا بۆ ژیانی هەرێک یەکمان کاتوانین سوودی لێوە بگرین هیوادارین ڤیدیۆکەتان بەدڵ بێت و سوودتان لێوەرگرت بێ ئەگەر بەدڵتان بوو لایکی بکەن و ئەگەریش بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و هۆکارەکەیمان لە کۆمنت پێ بڵێن بۆ ئەوی کارەکانی داهاتوومان باشتر بکەین و ئەگەریش خۆتان سوودتان لێوەرگرت لەگەڵ هاوڕێکانتان شێری بکەن بۆ ئەوانش بتوان بە هەمان شێوە سوودی لێوە بگرن بەم جۆرەش کۆتاییمان بۆ وانەی ئەمڕۆمان هێنا هیوان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خاتان لەگەڵ